خوشکێک پرسیاری ئەوەکە کەوا پیاوەکەی هەر لەسەر شتی بەسیط جاری وهەیە تەلاقەخوا، لەسەر شتی ئاسایی جاری وهەیە تەلاقەخوا، جاری وایە لەگەڵ برادەکانی دانیشتون خەریکی دۆمینەکردنن، لە کاتی دۆمینەکردنەکەیە سوێنە خوا و تەلاقەخوا ئەڵێ ئەمە وایە و ئەوە وایە و سوێنەکەش و تەلاقەشی زۆربەی جار درۆیە. خەڵکانێک هەیە بۆ تەحەداکردن لە زۆر شتا تەلاق بەکاردێنن، هەتا تەنانەت لە معاملاتی ناو بازاڕێنە. ئایا ئەمانە تەلاقیانەکەوێ؟ مەسەلەی زەواج و نیکاح میثاقی غەلیظ و پتەوی خوای پەروەردگارە، نابێت بیکەی بە گاڵتەی دەم. ئەو نیکاحە ئەو عەقدی مارە بڕین و هاوسەرگیریە مەسئلەیەکی زۆر زۆر قورسە، نابێت بێ بە گاڵتەی دەم هەر کەسێ هەڵسێ و بە کەیفی خۆی گاڵتەی پێ بکا. تەلاق طبعا هەڵوەشانەوەی ئەو عەقدەیە، تەلاق هەڵوەشانەوەی ئەو عەقدەیە. گاڵتەکردن بە تەلاق یعنی بیکەی بە گاڵتەی دەم، گاڵتەی مەجلیس، لە هەر شوێنێکا و یەکسەر تەلاقێ بخۆی. تەنانەت هەندێک شوێن هەیە نەک پیاوان ژنەکانیشان تەلاق ئەخۆن، لا حول ولا قوة إلا بالله. يعني ئەوەنە بۆ تەلاق ئەوەندە بۆ تشتێکی ئاسایی، ژنەکانی ئەو بنەماڵەیە جاری وهەیە ئەڵێ سێ بەسێ تەلاقم کەوتوێ، یعنی ژنیش تەلاق ئەخوا. يعني ئەوەندە مەسئلەکە بۆتە يعني گاڵتەی دەمی هەموو کەسێ. مەسئلەی تەلاق مەسئلەیەکی زۆر زۆر حساسە. پیاو لە هەر ژنێک يعني هەر ژن و پیاوێک کە هاوسەرگیری ئەکەن سێ تەلاق لە بەینیانە هەیە، سێ تەلاق. ئەگەر تەلاقێک بخوا و بکەوێ، تەلاقێکی تر بخوا و بکەوێ، تەلاقێکی ئەبێنێ، ئەگەر بکەوێ تەواو تر گەڕانەوەی نییە. یەکێک لەو شتانەی کە جدیات و گاڵتەکردنی شتیایە هەر وەکو یەک وایە، یعنی ئەگەر بە جدی بیڵێت و بە گاڵتەیش بیڵێ مەسئلەی نیکاح و تەلاقە. يعني ئەگەر ئیسە بە کەسێ بڵێ ئەوە کچەکەم پێدای هەر بە گاڵتەش، ئەو بڵێ قبوڵم کرد ئەوە تر بۆ خێزانی مارەی لێ هات و تەواو. هەروەها تەلاقیش ئەگەر بە گاڵتەشەوە بیڵێی ئەو تەلاقە ئەکەوێ، يعني تەلاق ئەگەر بە گاڵتەشەوە بیڵێ ئەکەوێ. بۆیە ئەم مەسئلەیەکی زۆر زۆر حساسە، زۆر زۆر هەستیارە، نابێت بێ بە گاڵتەی دەم و ئەبێ ئەو کەسانە تەوبە بکەن و پەشیمان ببنەوە و داوا بکەن خوالیان خۆش ببێ و هەوڵ بدەن ڕێنمایی ئاینی پیرۆزی ئیسلام وەربگرن لەو بارەیەوە بۆ ئەوەی تۆزێ بێنە خۆیانە بزان تەلاق یعنی چی. دیارە ئەو کەسە یا ئەوەتانێ لە تەلاق تێناگا، لە نیکاح تێناگا. وەکو من برادرێکە ناسم ئەیوت تەلاق و هەروە ئاهین نییە بکەوێ، هەروە گاڵتە و گەمە نییە بکەوێ، بۆیە من هەزار تەلاقیش خۆم ناکەوێ، تەلاق وا ناکەوێ و ئاسانی ناکەوێ. ئاوا لێی تێگەیشت بوو، بۆیە ئەی خوارد و گوێی پێ نەعەدا، وایە زانی ناکەوێ. و کەسانێکیش هەیە بەڕاستی هەر وەکو بڵێ لەخوا ناترسن و گرنگی بە ئاەتەکانی خوا نادەن و گرنگی بە شتە پیرۆزەکان نادەن. گاڵتە بە نوێژەکەن، گاڵتە بە ڕۆژوو ئەکەن، گاڵتە بە زەکات ئەکەن، گاڵتە بە حەج ئەکەن، گاڵتە بە هەموو مقەدەساتێک ئەکەن. و یەکێ لەو شتانەشی کە گاڵتەی پێەکەن مەسەلەی تەلاقە. مەسەلەی تەلاق مەسەلەیەکی زۆر حساسە، ئاگاتان لە خۆتان بێ و نەسیحەتی هەموو برایەکەکەم کە ئەگەر بە نەزانینەوە تا ئێستا کردێتی باتەوە بۆ بکە و پەشیمان بێتەوە و گوێ بگرێ لە ئەو بابەتە بڕاتە لای مامۆسایەکی شارەزە پرسی پێ بکە و داوای نەسیحەتی لێ بکە لەو بارەیە و با مامۆساکە نەسیحەتی کە و پێی بڵێ تەلاق چەند خەتەرە و چەند مەسئلەیەکی ترسناکە کاتێ لە دەمی دەرەچی هەروە بە گاڵتە و ئەیڵێت و دوایش ئەڕوا بۆ لای خێزانەکەی و ئەوێ وەکو خێزانی خۆی معاملەی لەگەڵا بکە. بەڕاستی مەسەلەیەکی زۆر حساس و خەتەرە. خوا پەنامان بدە.